ئەوتان لەبێت و لە شارپرێنسەوە ئەم کاتتان باش لە دوای ئەوەی کە دادگای فیدرالی عێراق بڕیاری نایاسایی بوون و نادەستوری بوونی گرێبەستە نەوتی و گازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی دەرکرد، ئیدی ململانێ و گرفت و کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و عێراق چوونە قۆناغێکی نوێەوە. لە ئێستادا شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان چوونەتە بەغدا و گەڕاونەتەوە هەرێمی کوردستان لەبارەی ڕێککەوتن لەسەر کێشە و گرفتەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. ئەوەی کە بەپێی زانیاریەکان بەردەستە ئەوەیەکە ئەم جارە حکوومەتی عێراق و وەزارەتی نەوت بە دیاریکراوی ڕەشدە لەسەرەوەی کە پێویستە سەرجەم کێڵگەنەوتیەکان و سەرجەم داهاتی نەوتی هەرێمی کوردستان لەژێر چاودێری و بەسەرپەرشتی حکوومەتی عێراق و کۆمپانیایەک بێت کە حکوومەتی عێراق ئاگای لە وردەکاری تەواوی گرێبەستەکان هەبێت. بەرامبەر بەمە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان جۆرێک لە خۆشحاڵی خۆیان لەبارەی ئەم جۆرە مامەڵەیەی حکوومەتی عێراقەوە بەرامبەر بە حکوومەتی هەرێم دەرەبڕن. ئەوەش لەسەر بنەمای ئەوەی کە پێیان وایە کە ناشەفافی لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان وای کردووە خەڵک پێی خۆش بێت حکوومەتی عێراق مامەڵە بە نەوتی هەرێمی کوردستانەوە بکات. من دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ بەڕێز وریا حسێن بەڕێوەبەری ڕێکخراوی دۆر بۆ زانیاری نەوتی. کاک وریا سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ ئەو دەرفەتە. دەمەوێت بزانم ئێمە نەوتی هەرێمی کوردستان ڕادەست بکەین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم نەوت ڕادەست بکات یان ڕێککەوتنی لەسەر بکات وەک ئەوەی کە خۆی دەیڵێ؟ خۆی بەگشتی ینی پرۆسەکە وانە بڵێن ئێمە نەوتی خۆمان ڕادەسەکەین یا حقلی نەوتی خۆمان ڕادەسەکەین یان ناخێر. پرۆسەکە بە شێوەیەکی گشتی وایە کە تۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقەکەی و شکڵە ئوسوڵیەکان بوون لە گرێبەستکردن لە دەرهێنان لە هێنانەوەی پارە بوون ئەو شکڵێکی عێراق هەیەی بە شێوەیەکی ئوسوڵی تۆ ئەم پرۆسانە جێبەجێ ئەەکەی. ئەگەر نا ئەوەی کە پێی ئەوترێ بوون ڕادەستکردنینە و تەنها ئەوەیە ڕێکارە ئوسوڵیەکان بە پێ دەستور بە پێ قانون ئەمانە ڕێک ئەخرێنەوە لە چارچێوەی حکوومەتی عێراقیە و هەرێمی کوردستان ناتوانێت بە شێوەیەکی سەر بەخۆ خۆی مامەڵە بە نەوتی خۆیەوە بکە. ئەگەر ناشتێک نییە بەڵام بۆ منن بۆری نەوتی هەرێمی کوردستان هەر لە شوێنی خۆیەت ینی ئەو نەوتی کە بۆ منە بۆ عێراق بۆ ینی تووشیاڕوا هەر هەمان ڕێچکۆ هەمان شکڵە بۆ کێڵگەنەوتیەکان خۆ ناگوازرێنەوە بۆ بەغا و بەسرا کێڵگەنەوتیەکان لە شوێنی خۆیانە. تەنها ئەوەیە شکڵە ئیداریەکەی باشە شکڵی دەرێک لە بەستنی گرێبەز لە ینی مەراحیلەکانی تر حتاتنەوەی پارەکە ئێوەندیدار بە داهاتی نەوتەکەەوە چ ینی ئەوەی کە حکوومەتی عێراق داوایەکات زۆرێک لە ڕادەستکردنی داهاتی نەوتە بە عێراق خۆی ڕێکارەکان هەر نەک ینی بۆ مندا گرێبەستەکان باش عێراق داواکە گرێبەستەکان پێداچنەوە پێ بکرێت بەپی ستانداردی عێراقی ئەوەی وەزارەتی نەوتی عێراقێتی بۆ گرێبەست ڕوانگەی ئەو چۆنە ئەوە ئاوارێک مەسەلەی داهات بۆ نمونە ئەوەی کە بەپی ستانداردی عێراقی هەیە وەزارەتی نەوتی عێراق پەیڕەوی ئەکا بۆ نمونە نەوت بۆ پارەی نەوت کاتن بۆ نمونە ئەخرێت ینی نەوتەکە ئەخرێتە بازاڕ عالەمیەکان و بە شێوەی تەندەرین پاشان پارەکەی گەڕێتەوە سندوقی دیپای وەیەتەوە باقی ناوەندی. عێراق ئەوێت هەرێمی کوردستانیش بەم شکڵە بۆ نمونە نەوتی خۆی بپرۆشێت گرێبەست بکە و پارەکەی بێتەوە بۆ هەرێمی کوردستان. واتە ئەوەی کە هەیە لە کوی پرۆسەکەی ئەگەر بە جملەیە پێت بڵێم ئەوەیە گونجاندنی گرێبەست و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و هێنانەوەی داهاتی نەوتی هەرێمی کوردستانە بەپێی ئەو ستانداردەی عێراق ئەوێت کە ئێستا وەزارەتی نەوتی عێراق ئیشی لەسەر. باشە، من دەمەوێت لەبارەی بەرژەوەندی هاوڵاتیانەوە پرسیار بکەم. خەڵکی هەرێمی کوردستان بەرژەوەندی هەڵبەت من دەمەوێت وەڵامەکە پێشەوەی پرسیارە بکەم دەمەوێت وەڵامەکەت لە دەرەوەی خوێندنەوەی سیاسی و بیرروبۆچوونی سیاسی بێت. بەرژەوەندی ئابووری خەڵکی هەرێمی کوردستان لەوەدایە کە بەو جۆرە بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان داوایە کات ڕێک بکەون یان بەو میکانیزم و شێوازەی کە حکوومەتی عێراقی داوای دەکات. بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوەیە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق ڕێک بکەوێت لەسەر چوارچێوەیەک و بودجە و موچەی هەرێمی کوردستان لە بەغداوە بێ وەکو ساڵی 2012 و 13
مانگانە ملیارێک و 200 تقریبا تریلیۆنێک و 200 ملیارد دینار لە عراق و بێت بۆ هەرێمی کوردستان و خەڵک بێگەر موچەی خۆی وەربگرێ پرۆژەکان لە پرۆژەکانی وەبەرهێنان لە تەنبیهی ئەقالیم هەموو ئەم جۆرە بودجانە بێنە ناو هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بژانەوەیکی ئابووری باش بخۆیەوە ببینێت بەژەوەندی هەوڵاتیانی هەرێمی کوردستان لەمەیە بەژەوەندی هەوڵاتیانی هەرێمی کوردستان لەوەیە نییە هەرێمی کوردستان نەوتی خۆی بە پرۆژێ کۆمەڵێک سەرمایەدار کۆمەڵێک بەرپرس سوود لە داهاتەکەی وەربگرن و هەوڵاتیانی هەرێمی کوردستانیش لەم دۆخەیە بن بە نەتیجە ئێمە بینیمان فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە دەرەوەی چوارچێوەی دەستور لە دەرەوەی چوارچێوەی قوانینی عراقی و بەبێ تەنسیق لەگەڵ حکوومەتی عراقیە فەشەلی هێناوە ئەمە قسەی من نییە قسەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەوام بزانم نەدەکرا ئەم گرێبەستە نەوتی و گازیانەی بە گشتی گرێبەستەکانی حکوومەتی هەرێم ئەوەندە یاسایی و دەستوری بن کە ئێستا ئەو هەموو کێشە و گرفتە دروست نەکات بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان پەنای بردووە بۆ ژمارەی گرێبەست کە خۆشی ڕەنگە باشتر لە هەموو کەس بزانێت کە ئەمانە لە دەرەوەی دەستور و یاسان هەڵبەت بەو پێوەرەی کە حکوومەتی عراق دەیڵێ ڕاستە چونکە هەرێمی کوردستان جگە لە ئەو گرێبەستانی کردوین ینی پاشکۆی بۆ نمونە پاشکۆی تەسیراتی سیاسی و اقتصادی بۆ چینێکی دیاریکراوە بەسەر گرێبەستەکانە زاڵە و بۆ نمونە تەسیراتی شخصی بۆچوونی شخصی و بۆچوونی حیزبی باش هەموو ئەمانە بەسەر گرێبەستەکانە زاڵ بۆ هەموو ئەمانە وایان کردووە تەسیرات لەسەر گرێبەستەکان دروست بێت و گرێبەستەکان ئێستا ئەبینین بە واقعی ئاستی پشتی کۆمپانیەکانی لە سەدا 16 بۆ لە سەدا 32 و سەر و سەدا 32 تا 35 هەڵکشان بوو بۆیە ئێستا ئەبینین لە بری ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی هاوسەنگ باشە مامەڵە لەگەڵ کۆمپانیەکان بکە بە خراپی بۆ نمونە هەرێمی کوردستان گرێبەستەکانی ڕۆژ بە ڕۆژ بە خراپی یعنی تەڵەی گرێبەستەکان بەسەر هەرێمی کوردستان ئاشکێنەوە بۆیە ئێمە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان لەم پرۆسانەیە سەرکەوتوو نەبووە بە حکمی ئەوەی گرێبەستەکانی گرێبەستی باش نین دەسراتی حیزبی شخصی بۆچوونی کەسیان بەسەرەوە زاڵە و مەرج بەسەر هەرێمی کوردستانە سەپاوە لە گرێبەستەکانە و ئاستی پشکی کۆمپانیەکان لەبەرەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕسکدارە باشە ئاستی نەوتی یعنی ئاستی قازانجی کۆمپانیەکان یا ئەوەی کە پێوترێت کەستم سێڤەر یا ئەوەی پێوترێت بۆ خزمەتگوزاری دەرێنان بە شێوەیەکی گشتی بۆ دووقات و سەر و دووقاتیش هەڵکشاو بۆیە هەرێمی کوردستان یعنی بۆیە گرێبەستێکی هاوسەنگی نەکردو گرێبەستێکی ستانداردی نەکردو کە لە سوودی خەڵک و هەوڵاتیانی هەرێمی کوردستان نابێت چونکە ئەوان مەبەستیان بووە مەبەستیان بۆ سوودی حیزبی و شخصی و کەسی زیاتر لەم گرێوەستانەیە بەدەست بێت ئەمە هۆکاری ڕئیسیە کە هەرێمی کوردستان نەیتوانێت گرێبەستێکی گونجاو ئەنجام بدات لەم چەند ڕۆژەی ڕابردوو کە جارێکی دیکە شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان چوەتەوە بەغداد پێتان وایە ئەم جارە بە ڕوئیایەکی جیاوازترەوە دەچنەوە بەغدا یان لە سوورن لەسەر هەمان شێوازی مامەڵەکردنی ساڵانی ڕابردوو لەگەڵ حکوومەتی عراق بە خوێندنەوەی ئەو دۆخەی کە ئێستا لە عێراق هەیە و بە تایبەت ئەوەی کە وەزارەتی نەوتی عراقی زۆر بەڕوون و ڕاشکاوی داوای کۆنتڕۆڵکردنی تەواوی گرێبەستەکان دەکات پێتان وایە حکوومەتی هەرێم جۆرێک لە گۆڕانکاری لە تێڕوانین یا بۆ کێشەکە گۆڕاوە یان بە هەمان شێوازی ساڵانی پێش و سەیری بابەتەکە دەکات سەریع بم لەگەڵ بەڕێست و لەگەڵ بۆ منە بینەرانی ئەم بەرنامەیەش ئەنی هەرێمی کوردستان چاری دیتری نییە یانی ئیلا نابیلا ئەبێ بگەڕێتەوە چوارچێوەی عراق و نەوتی خۆی بفرۆشێت چاری دیکەی نیە ئیتر ئەمە بەخۆشی ڕوئەدا یا بە ناخۆشی ڕوئەدا ئەمە ئەبێ ڕوو بدا باشە یعنی بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان و ئەوانەی کەسە سوودمەندن لە کەرتینەوە و بەتایبەتی بۆ نمونە ئەو بەرپرسە سیاسیانەی ئەو بزنسمانانی کە سوودمەندی یەکەمن لەسەر کەرتین چەند ساڵە بوونە دە ملیار لێر و ملیۆنها دۆلاریان خڕ کردووەتەوە ئەمانە یعنی تا ئێستاش تا ئەم لەحزەی من و بەڕێز قسەی تیاکەین ڕێگەرن لەوەی هەرێمی کوردستان و عراق بگەن بە نەتیجەیەکی دروست لە مەسەلەی کەرتینەوە تاکە ڕێکەوتنێکی هاوسەنگ بێت لە نێوان عراق و هەرێمی کوردستانە بتوانێت ئاستی بژێوی هەوڵاتیانی هەرێمی کوردستان باشتر بکەن بۆیە من ئەوەی دوێنێ لە کوبوونەوەکەشە ینی گوێم لێ بووە ینی دواتر کە بۆ منە معلوماتەکان هاتوونەتە دەرەوە لە کوبوونەوەکەی نێوان وەزارەتی نەوت و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەنجام دەرا دوێنێ لە بەغدا ئەوەی من تێبینم کردبێ ینی گفتوگۆیەکی ئومێدبەخش نین بەو معنایی کە هەرێمی کوردستان و عراق بگەنە نەتیجەیەک چونکە
دوێنێ لە کۆبنەوەکە زۆر بەڕوونی وەزارەتی نەوتی عێراق باسیەوەی کردو کە پێویستە هەموو پرۆسەکانی نەوت بخرێتە چوارچێوەی کۆمپانیایەکەوە کە ئەم کۆمپانیایە هەرێمی کوردستان سەرپەرشتی بکە واتە کۆی پرۆسەکان باشە بخرێتەوە سەر چنگی عێراق. بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوەندەی قسەیان کردو لەگەڵ وەزارەتی نەوتا جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە هەرێمی کوردستان ئامادە نییە بۆ منە بۆ شکڵە بڕاتە ژێرباری داواکاریەکانی وەزارەتی نەوتی عێراق و بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە بۆیە گفتوگۆکان ئومێدبەخش نینە تا ئێستا بەرعکسی ئەوەی بۆ نمونە کە ئەوترا کە ئەمە دەرفەتێکی گرنگە باشە بەفعلی ئەمە دەرفەتێکی گرنگیشە بۆ هەرێمی کوردستان کە بتوانێت بەدەمیەوە بڕوا خۆی لە تەڵی گرێبەستەکان خۆی لەو کۆمەڵە قەیرانی کە لە مای ڕابردووە شکستی هێناوە قوتار بکە. بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان تا ئێستاش من نادات بۆ ئەوەی کە نەوتی خۆی ڕادێنی لە ڕێ عێراقەوە بۆ پرۆژێ و داهاتەکەی لە ڕێ عێراقەوە بۆ بێت چونکە کۆمەڵێک کە سودمەندن لەم پرۆسەیە کۆمەڵی حیزب کە سودمەند لەم پرۆسەیە ڕێگە نادەن بم پرۆسەیە. بەداخەوە هیوادارم ینی یەکێک لەو داواکاریانەی کە وەزارەتی نەوت و ئەوکات حکوومەتی عێراق لە هەرێمی کوردستانی هەیە ئەوەیە کە جیاواز لە سەرپەرشتیکردن لە داهاتیشدا جیاواز لە پێشتر پێویستە بانکێکی نێودەوڵەتی هەبێت کە زۆر شەفافانە زۆر ڕوون هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی عێراقیش بەڕوونی بزانێت داهاتی نەوت لەو بانکە چەنە و چۆن دەچێتە ئەوێت چۆن مامەڵەی پێوە دەکرێت لە کۆتاییە. لە ئێستادا حکوومەتی هەرێم لە ئارتی بانک داهاتی نەوت کۆ دەکاتەوە و لەوێەوە مامەڵەی پێ دەکات. پێتان وایە چارەنووسی ئارتی بانک چی لێ دێت لە ئەگەرێکی لەو جۆرەدا دەتوانن چۆن ئەو گرفتە چارەسەر بکەن؟ وەڵا زیانی گەورەی بەرەکەوی ئارتی بانک بە دوو حکم. یەکەم ئارتی بانک چونکە تاکەلایەنی مخەوەلی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ مامەڵەکردن بە داهاتی نەوتەوە واتە ئەو پارەی کۆمپانیەکان ئەیدەن بە حکوومەتی نێزن دوای ئەوەی لە بانکێکی ئەوروپی بۆندای نێتەوە ئیماڕاتیەتەوە هەرێمی کوردستان ئەم بانکە تاکەلایەنی مامەڵەکردنە لە ئاڵگۆڕی دۆلار بە دیناری نەوت. یعنی یەکێک لەو زیانانەی کە بەری ئەکەوێت تقریبا نزیکی 30 ملیۆن دۆلارێکی ماگانە بەر ئەکەوێت ساڵان نزیکی 1 میلیارد دۆلار یعنی کەمتر یعنی لە 1 میلیارد دۆلار زیانی بەر ئەکەوێت کە ئەم قازانجێکی تەواو خەیاڵیە. یعنی ئەگەر تێبینی پشکەکانی ئارتی بانک لەو ڕۆژەوەی بەڕێز سەرۆکی حکوومەت سوێندی خواردووە داهاتی نەوت 2 مانگ پێشەوە گوازراوەتەوە سەر ئەم ئارتی بانکە باشە لە ڕێژەی پشکەکانی ڕێژەی قازانجی ئەم بانکە لە 200 زیادی کرد. واتە یەکێک لە زیانە گەورەکان بەری کەوێ مانگەنە 30 ملیۆن دۆلاری لەدەست ئەبێتەوە نزیکی 30 ملیۆن دۆلاری لەدەست ئەبێتەوە. بەشێک لە داهاتی سوتەمەنی کە لەم بانکە هەڵەگری لە ئاستی ناوخۆیە هەڵ ئەگیرێت ئەوەشی لەدەست ئەبێتەوە باشە. واتە بەگشتی ئارتی بانک ڕێژەی پشکەکانی ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆی و قازانجە خەیاڵی کە لە ئەسنای ئەم پرۆسەیە کردوێتی نایمێنێ و زیانێکی گەورەی مالی ئەکا باشە ئاسی پشکەکانی لە بۆرسەی عێراقیش بە دڵنیاییەوە دابەست. زۆر باش. هەر کاتێک کە بەپێی ئەو قۆناغەکانی چەند ساڵی ڕابردوو هەر کاتێک گرفت و کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و عێراق سەری هەڵدابێتەوە یەکێک لەو ڕستانی کە زۆر دووبارە بێتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمەوە ئەوەیە کە داواکاریەکانی حکوومەتی عێراق لەبارەی نەوت و گازی هەرێمەوە نادەستوری و نایاسایین. ئەگەر نا ئێمە وەکو حکوومەتی هەرێم ڕازین بەوەی کە بە هەر جۆرێک بێ ڕێککەوین لەگەڵ حکوومەتی عێراق. بەڵام تا ئێستا هیچ میکانیزمێکی هاوبەش لە نێوان هەردوولادا نەدۆزراوەتەوە. پێتان وایە کە سووربوونی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم شێوازی مامەڵەکردنە داهاتووی گرێبەستەکان دەگات بەچی حکوومەتی عێراق ناچار دەبێت لە ڕێگای ترەوە بە دیاریکراوی مەبەستمە بڵێم لە ڕێگای هێزەوە بڕیارەکەی دادگا جێبەجێ بکات. خۆی ئەوە یەکێک لە بژاردەکان ئەوە تاقیش کراوەتەوە پێشتر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە ئێستا بۆ بێسترین کێڵگەی نەوتی کێڵگەی خورمەڵێک دەست کۆمپانیەکانی نزیک لە پارکی دیموکراتی کوردستانەوە مانگەی نزیکی 175,000 بەرمیلی ناپخت بەرەمێنێ. سوپای عێراقی ویستیان ئەم کێڵگەیە بگرنەوە بەڵام گڵۆپی سەوزی ئەمریکا و کاتە نەیەژیانی بوون چونکە ئەگەر ئەوەیان کردایە
باشە هەرێمی کوردستان بە تەواوی نەوتەکەی ینی بەنی لە 50 بۆ لە 75 هەموو نەوتی لەدەست هەیە بڕێکی کەم بۆ ئەمایەکە بەشی یعنی حکوومەت هەرێمی کوردستان نەگرا ئەو کاتە هێرشیش کرا واتە هێرشەکە ینی شکێنرا تێک شکێنرا ئەو کاتە بەڵام بەگشتی ینی کۆتایی پرسیارەکەتەوە دەست پێ بکەم بەڵێ بژاردەی سەربازی باشە یەکێکە لە بژاردەکان بۆ چونکە بژاردەی سەربازی قانونی لە پشتەوە واتە جگەلەوەی ینی عراق بە قانون ئەتوانێت نەوتی هەرێمی کوردستان ئێستا چی نەوتی هەرێمی کوردستان ڕاتە دەرەوە نەوتێکی نایاسایی نەوتێکی ڕەش هاوشێوەی نەوتی داعش هاوشێوەی بوون مامەڵەکردنی بازاری ڕەش مامەڵی لەگەڵاکرێت لە بازارەکانە بۆ کۆمپانیانشی ئەیکڕن ئەزانن ئەمە نەوتێکی ڕسکدارە بەڵام قووەیەکی نێودەوڵەتی هەیە بوونە کە لە دەرەوەی ئەو قوانینە بوونە دەستی گرتو بەم پرۆسەیەوە نایڵێن پرۆسەیە بە تاواتی شکست بێنێ و قووەی کۆمپانیەکان بوون نایڵێن پرۆسەیە شکست بێنێ هەتا ئەم دقێ بەڵام لە ڕووی عملی و لە ڕووی یاساییەوە ئێستا هەرێمی کوردستان بە نایاسایی نەودەفرۆشێت بە تایبەت دوای ئەوەی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچوو هەرێمی کوردستان هیچ ڕتوشێک نەماوە کە هەرێمی کوردستان خۆی بە نایاسایی ئەفرۆشێت ئەوەی کە بەرپرسانی هەرێمی کوردستان ینی ئەیڵێن لەگەڵ ڕێزمایانی قسەیەکە بۆ خۆیان یەکە لە ڕووی قوانینی نێودەوڵەتیەوە باشە عراق بە فەرمی ینی قوانینی نێودەوڵەتی بڕیارەکەی دادگای فیدراڵی حساب بۆکان نە قسەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئەوەی کە ئەناسرێ لە ینی سیادەی عراقە بڕیارەکەی دادگای فیدراڵیە بۆیە لە هەر دادگایەکی نێودەوڵەتی شکات لە عراق شکات لە هەرێمی کوردستان و ئەو وڵاتانی هاوکاری هەرێمی کوردستانەکەن و کۆمپانیانی نەو لە هەرێمی کوردستان بکڕن بە دڵنیا تووشی معاقبەی قانونی قورسە بنەوە چونکە بۆ نمونە قووەی قانونی لە پشت وەزارەتی نەوتی عراقەوە نەک هەرێمی کوردستان نقطەی دووەم هەر ئەم قووە قانونیە بوون من ڕێگە ئەدا بە عراق ئەگەر بە خۆشی بێ بۆ ڕێکەوتن و خۆشی بێ باشە ئەوە نەوتی هەرێمی کوردستان کۆنتڕۆڵکە ئەگەر بە ناخۆشیش بێت وان لە ڕێی سەربازەوە ئەم پرۆسەیە بکەن بە دڵنیاییەوە یەکێک لە بژاردەکان ئەوەیە سەربازی عراقی چۆن لە 16 ئۆکتۆبەر هاتە سەر سنووری پەرلەمانتارەکانی کورد لە عێراق دوایین لە دوانی ئەوەیە کە دەڵێ ئەگەر حکوومەتی هەرێم سوور بێت لەسەر ئەم مامەڵەیە لەگەڵ عێراقدا ئەو بەو دەستەواژەیە کە ئەو دەیڵێ جێیش و جاش دێنەوە سەر بیرە نەوتەکان پێتان وایە ئەمە ئەگەرە ئەوەندە نزیک کراوەیە واریدەوە ڕووشی داوە یعنی پێشتر ڕووی داوە پێشتر ئێمە بینیمان سەربازی عراقی لە مەرزی سنووری ئیبراهیم خەلیل هات ناو مەرزەکە کۆنتڕۆڵیان کرد نمایشی سەربازیان کرد و دواتر بە پێی ڕێکەوتنێک بەجیان گەشت باشە و بە هەمان شکڵ ینی لە مەرزەکانی دیکەش بۆیە ئەمە ئەگەرێکی نەگوواریدە ینی ئەگەرێکی زۆر زۆر بەهێزە ڕوودا و قسەی پەرلەمانتارانش بە دڵنیایی قسەیەکی واقعیە قسەیەکە چونکە قسەیەکی واقعیە و چونکە قوانین لە پشت جوڵاندی هێزەوە ئەوە نییە ینی بۆ نووسە عراق لە خۆی ناتوانێت هێز جوڵێنێ بۆ سەبیرە نەوتەکانی هەرێمی کوردستان ئەوە بکەم کە شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەم نێوەندەدا چی لێدێ بەڕاستی خەڵکی هەرێم چاوەڕێی چی بکات پێتان وایە گرفت و کێشەکان لە بەرژەوەندی خەڵک چارەسەر دەکرێن یان بەردەوامە بن ئەوە پێویستە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ململانەی لەگەڵ حکوومەتی عراق نەکە و ڕێکەوێت لەسەر بژاردەیەکی دروست کە عراق نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ و داهاتەکەی باشە بڕاتەوە چوارچەوەی داهاتی فدراڵی ئەو بە دڵنیاییەوە عراق موچە و پێداویستەکانی هەرێمی کوردستان مکەلەف ئەبێ لەسەری بیکا و بینێرە لە کاتی خۆیان وەکو چۆن بەسرا موچە وەرەگرێت وەکو چۆن میسان موچە و امتیازاتی خۆی وەرەگرێت هەرێمی کوردستانش باماشی لە ئاسی محافەزاتە موچە و امتیازاتی خۆیان وەرەگرن با پێچەوانەوە ئەگەر بێت هەرێمی کوردستان لەسەر ئەم بۆچوونەی ئێستای بێ نەوت ڕادەست نەکا ومە لە جێرە لەگەڵ حکوومەتی عراقی بکە قەیرانێکی قوڵتر لە ئێستا ناڕەحەتتر لە ئێستا بارودۆخێکی سەختتر لە ئێستا ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێتەوە تا ئەو کاتێ حکوومەتی عراقی هەر بژاردەیەک لە بژاردەکان هەڵەبژێرێ لەوانەیە بۆ نمونە سەرباز بێتە سەر بێنەتەکان و کۆنتڕۆڵیکە ئەو کاتە بۆ نمونە قەوارەی دەستوری هەرێمی کوردستانیش بێتە ژێر پرسیارەوە و هەڵەوەشێتەوە
و ئەو کاتە کۆمەڵە بژاردەی سەختتر و خراپتر ڕوبەڕووی هەرێمی کوردستان ئەبێتەوە. بۆیە دوو بژاردەیە، هەرێمی کوردستان ڕێک بکەوێت ئەوە مەقسوود و قازانجی هەوڵاتە، ڕێک نەکەوێت ئەو بە دڵنیاییەوە خەرەمێکی سەختتر بەڕێ. زۆر سپاس بەڕێز وری حسێن بەڕێوەبەری ڕێکخراوی دۆر بۆ زانیاری نەوتی، سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.